وزير الشرع لكابينه ترامبي تربحثا کارودانان دکر لمن گهداریاوی دکر مگوته بزانم درباره دورپیچی ده چه بیجیتن تبیجیتن ما دست بکر ما دفلان ساعت داده دست بکن بحثا کارودان شر دکر و گوت ما هنده فرماندهش ایرانی کشتینه ما ریبرجی کشتینه ما وزیرجی کشتینه ما هزا دریایی ایران جناف بریه و ما هزا عثمانیا ایران جناف بریه ایران تشتک لسر تشتکی نمایه و گوجی کو سروک ترامپی دشیاد چند خولک کاندا تمامی جرخانا وزه ایران جناف بتن لی ابریاره ندایه اتر چاوره دکن بزانن ده دمین دهاتی دا امریکا ده چکتن ده سوزا خو جبجه کتن لهم بر دور پیچا بندر و گروی هرمز یانجین ده پشیمان بیته و یانجی ده دست دانستاندنان کن یان ده ایرج دست بیکن چون حتی نه زلال نیه رون نیه استراتیجیت امریکا ده چه بیتن پشتی دور پیچکنا وان بندر و گروی هرمز بودما چند دهنه دور پیچ کرن یعنی روزه که هیوه که دو هیوه سه هیوه شر و پیک دادان ده رودن یا نه اتر من میوانه که برس وزینا و گرتونیه سلیم تمام برس لیوا محمد صابر شارزای سربازی لستودیت گلمده جنابی لیوا بخیر به خوش بسپاستك شون تدقي جنابي لیوا لو تهدیدان لو وضعی که استهیا امریکا شون دور پیچی همو بندر و گروانه دادن ل ایران والله امريكا لميجا هولي اوددا بو اوي شلون علي حساريشي دەریایی بخاتە سەر ئێران چکم بە حقات دەتوانێت بەڵێ ئەتوانێت لەبەرەوەی ئەمریکا خاوەنی هێزێکی دەریایی زۆرە خاوەنی تەکنۆلۆژیکی زۆر بەهێزە و ئەتوانێت و خاوەنی سوپایەکی زۆر چۆنەڵی ڕاهێنەر و بەهێزە ئەتوانێت ئەو کارە بکە بەڵام ئەو کارە بە ئاسانی بەڵام ئێرانیش هێزێکی باشی دەریایی هەیە هەرچەندە ئەمریکا دەڵێت هیچ هێزێکی دەریایی نەماوە لە ناوشووە بەڵام ئەوان دەڵێن کاکە ئێمە هێزمان ماوە هێزیان ماوە و ئەتوانم بڵێ موشکیشان ماوە و هەروەها بڵێم موشکی ژێر دەریاییان ماوە هەروەها بڵێم مینیان زۆرە هەروەها بڵێم چۆنەڵێ زەوارقی بەحریان زۆرە ئەتوان بەکاری بێنن بۆ تەقانەوەی چەند زەورەقە گەورەکان باخیرە گەورەکان هەروەها چۆنەڵ موشکی دووروەشێنیشان زۆرە بە 1000 کیلومتر بە 300 کیلومتر دەکاتە ناو دەریا شتی ئاسایی نییە. باشە جەنابیلیەوە بەڵام ئەمە ڕوون نییە ئەگەر گریمان ئەمریکا ها دوورپێکی ئەم هەموو بەندەرایدا بەندەرێکی زۆری هەیەوە بەندەرێکی زۆری زیاتر بەندەری هەیە زۆر باشە بەندەرە سەرەکیەکان بەندەر عەباس و شابەهار و ئیمام خۆمەینی بۆ شار گریمان دوورپێکی ئەم بەندەرانەیدا گەروی هۆمێزی دوورپێش کرد لە ناو ئێران سوپای پازەران ماوە بەڵێ ماوە لە ناو ئێران ماوە باشە مانەوەی سوپای پازەران و دەسەڵاتی ئێستای ئێران یعنی دەکرێت ئەمانە ئەم بەندەرانە دوورپێش بکەن و لە دەسەڵاتی ئەواندا بن و سوپاش لەولا بێتن یعنی هەندێک قرس نییە پێتوانی ئەمانیش درۆن و موشە کارەسە دەکەن بە بۆچوونی من بەو شێوەیە نییە کە چۆنەڵی ئەعلام باسێکە بەو وەزعە نییە لەوانەیە چۆنەڵێ حربێکی ممیت بێ حربێکی مردوو بێ بە تەدریج بێ بۆ شێوەیە نییە هجوومێک بێ بە هەمەلایەنە هێرش بکرێتە سەر ئەو بەندەرانە یا ئەعلانێکی شەڕێکی گشتی بکرێن بە بۆچوونی من چەند هەنگاوێک هەیە بۆ ئەوەی ئەو گەمارویە چۆن جێبەجێ بکەن یاک هەوڵەدان ئەوەی دایمەن ئەمریکا هەوڵەدا ئێستاڕازێکی هێزێکی بەهێزی هەیە بە قووەتی هەیە هەوڵەدا محاولە دەکا ئەو سەفینانەی ئەو باخیرانەی کە دێتن زیاتر تا یەکەم جار تەفتیشیان بکە دووەم جا پێیان بڵێ نابێ ئێوە بە هیچ شێوەیەک ڕسووم بدەنێ ئێران ئەوە هەوڵ بدا بە حەقەت بە تایبەتی لە بەندەری بۆ شەهر و بەندەر عەباس هەوڵدا نێلێت چۆنەڵی هیچ سەفینەیەکی ئێرانی نەداخل بێ و نەخارجی گروی هەرمز بێ جا لەبەرەوە
ئێران ئەمریکا هەوڵەدا بە شێوەیەک بێ نەچێتە ناو شەڕێکەوە بەجددی ئەمە ئاسانە ئەمە بۆ ئەمریکا دەکرێت کاتەکەی زۆری دەوێتە بەڵێ بەڵێ ئەمە بە خەتواتە احتیمالە هەر هەنگاوێک چەند ڕۆژێکی بتەوێت ئەگەر ئەو ڕۆژەی ئەو هەنگاوی کەنا ئەو خۆی کە جێبەجێ کرد ئەچێتە جێبەجێکردنی چۆنەڵێ هەنگاویشی ترەوە جا لەبەرەوە یەکەم جا بە ئاسانی دەست پێ دەکات یەکەم جا وەکو ئیستطلاعێک بزانێن ئایا هێزی ئێرانی چەندە ئایا ڕەدی ئێرانی چۆندە ئایا قووەتی ئێرانی چۆندە ئایا ڕەدی دەولی چۆندە بە حقات ئەگەر ئێران بەهێز بێ بە قووەت بتوان ڕەدێکی باشی بداتەوە ئەو مەزیقی هەرمز بگرێ بە تەواوەتی دنیا هەموو وزە لە هەموو دنیا دەگەێت بەڵام ئەمەش هێشتا ئەگەرە ئەمە ئەگەرە ناتوانانی بڵێ ئەمریکا کاتێکی داناوە بەم کاتەیە دەیەوێتن هەموو شت کۆنتترۆل بکاتن و گەمار و بدات سەرەتای جەنگەکە ترامپ دوای ئێرشەکە لە 28 مانگ هاتە سەر شاشەکان و وتی ئەم جەنگە 4 تا 3 تا 4 هەفتە دەیکێشێتن و کۆتایی دێتن و ئیتر دەسەڵاتی ئێستا ئێران نامێنێتن زیاتر لە 5 هەفتە جەنگەکە درێژەی دواتر ئاگربەس ڕۆیدا دواتر دانوستاندن دەستی پێ کرد ئەم دەسەڵاتە هەرماوە سوپای پازاران هەرماوە کەواتە پێتوانیە ئەمەش جارێکی تر یعنی مجاسفەیەکی ترە ئەمریکا دەیکاتن لە کاتێکدا جەنابیلەوە لەبیر نەکەین جیهان ناڵەی لێ هەستایە هاواری لێ هەستایە لەبەر وزەی و گران بوو بە بۆچوونی من چۆنەڵی قسەی جەناب ڕاستە مجازەفە دەکات ئێران ئەمریکا لەبەرەوەیش سێشتی سەرکی هەیە بەنسبەت ئێرانەوە بەنسبەت ئەمریکاوە ئەبێ کۆنتترۆلیکە بۆی بتوانێت فشار بخاتە سەر ئێران زیاتر بۆی فشار بخاتە سەرم بێتە ناو چۆنەڵێ بێتە ناو مفەوەزاتەوە ناچاریکە بۆ ناوەچاریکە بەو ئەو شروتانەی کە ئەو مەرجانەی کە ئەمریکا هەیەی یەکێک لەوانە گروی هەرمزە زۆر گرنگە بە نسبەتی ئێرانەوە دووەم پیتاندنی یۆرانیومە سێم ئەو ساروخەی بالیستیانەتی کە زیاتر مەدەهزار تا 5,000 ترامپ هاتوتە سەرخە ترامپ ئێستا پۆستێکی کردووە دەڵێتن کە ئێمە هێزی دەریایی ئێرانمان لە ناو بردووە هیچ هێزێکی ئەوتوی نەماوە کە حسابی بۆ بکەی لێ بترسید تەنیا چەند کەشتیەکی ماوە چەند بەلێمێکی دەریایی ماوە کە بچووکن و هێرش بەرن بەڵام ئێمە نەمانویستووە لە ناویان ببین ئەنی مەبەسمان نەبووە ئەمە دوایین قسەی ترامپە لێ پرسیارەکەی من ئەوەیە ئەمریکا بە تەنیا ئەمەی دەکاتن یان وڵاتانی ناتۆ بەشداری لەگەڵ ئەمریکا دەکەن وڵاتانی کەندا و بەشدار دەبن بە بۆچوونی من بە شێوەیەکی نادیار بەغێر مباشر وڵاتانی ناتۆ هەموو بەشدارن لەو بریتانیا لەبەرەوەی ڕەتی کردەوە گوتی ئێمە ناینە ناو ڕاستە ڕەتدەدا فەڕەنسا بە هەمان شێوە گوتی ئێمە بە زمانی دیبلۆماسیەت لەگەڵ ئەڵمانیا بە هەمان شێوە ئوسترالیا بە هەمان شێوە تورکیا بە هەمان ئەوە ناموو ئەندامی ناتۆن ڕاستە بەس ئەوە چۆنەڵە جۆرێک من سیاسەتە بۆ ئەوی نەچەنە ناو شەڕێکەوە کە بێتە شەڕێکی جیهانی بۆی سین و رووسیش مبەڕەر بدەن بە سین و رووسیا بۆی بەشدار بێ لەو شەڕەدا لەبەرەوەی خەتەرەکە زیاتر جەنگەکە زیاتر بۆ سەر ئۆروپایە ئەگەر بێت و ئەمە ئێران مەجال بدەن بە ئێران هەوڵ بدا ئەو ساروخە بالیستیانی کە هەیەی بگات بە 4,000 کیلومتر یا 5,000 کیلومتر هەموو پایتەختەکانی ئۆروپا لە خەتەردایە جا لەبەرەوەی پاریس واشنگتۆن پاریس لە واشنگتۆن لە خەتەرتردا جا لەبەرەوە بەرلین و پاریس ئەتوانم بڵێم ئەوانە زیاتر هەوڵەدەن بۆی ئەمریکا ناچارکەن ئەمەری هەوڵ بدەن لەگەڵ ئەمریکا بۆ ئەوەی ئەمریکا هەوڵ بدا بۆ ئەوەی پیتاندنی یۆرانیۆم یاخود ئەو چەکانی کە ئەمریکا پالیستیانی کە ئەمریکا هێت بۆ ئەوەی سنوورێکی بۆ دانرێ یاخود بە تایبەتی ئەوەی کە ئیستاکێ لە مەزیقی هەرمزە ئێران دەیکات تەمان تەسیری زیاتر بۆ وڵاتە ئۆروپیەکان جەنابیلیوە پرسیارێکی تر کە زۆر خەڵک پرسیار دەکاتن بەڵام پێشەوەی پرسیارەکەی بکەم سوپای پازدارانیش هاتووتە سەرخە دەڵێتن کاکە ئێمەش ئامادەین پەنجەمان لەسەر چەکەکان هەر گەشتیەک نزیک ببێتەوە لە گەروی هورمز ئیتر چی ئەمریکی بێت چی هاوپەیمامی لەگەر ئەمریکیەکان ئێمە تەقەی دەکەین لە ناوی دەبن ئەمە دوایین لێدوانی سوپای پازداران تایبەت فەرماندەی دەریایی سوپای پازداران باشە جەنابیلیوە
ئێوە شارەزای سەربازین بە دوواداچوونێکی باشتان کردووە پێت وایە ئێران چەکێکی ئەو توی مابێت کە بتوانێت بەرگری لە خۆی بکاتن موشکی مابێت درۆنی مابێتن یان ئەو موشەکانەی بەرهەم هێنا بێتن کە ئێستا خۆت باست کرد 4000 کیلومتر و پایتەختەکانی وڵاتانی ئەوروپی پێ بە ئارمانج بگرێتن من بە بۆچوونی من چۆنەڵێ گەروی هەرمز گەرویەکی تەنگە مەسافێکی زۆر زۆر کەمە و باخیرە ئەو باخیرانی کە دەڕوان مناوەری زۆر زۆر کەمە گەڕانەوەی زۆر زۆر کەمە ناتوان مناوەری عسکەری تیا بکەن جا لەبەرەوە هەدەفێکی زۆر واهنە هەدەفێکی زۆر ڕوونە بەرامبەر موشەکەکان و مسەیراتی چۆنەڵێ مسەیراتی ئێرانی و بەرامبەر هەر هێرشێکی عسکەری ئێرانی بێ ئایا ناحیمین بێ یا تەیران بێ یاخود موشک بێ جا لەبەرەوە ئەو گەروە زۆر تەنگە و ئەحداسیەتەکانیشی زۆر ڕوونە و دیارە لە بەردەمی چۆنەڵێ سوپای ئێراندا موشەی ئەتوانێت بە شتێکی زۆر کەمیش ئەتوانێت چۆنەڵێن ڕێگر بێ لەوەی کە تا ڕادێک ناڵم هەتا بتوانێت بەردەوام دەڵێت ئێمە هێزی دەریاییمان لە ناو بردووە شتێک نەماوە ئێمە هێزی عسمانیمان لە ناو بردو و شتێکی وایان نەماوە زۆربەی جبەلخانە و مەخزەن و کووگەکان و شارە موشەکەکان و درۆنەکانمان لە ناو بردووە شتێکی وان نەماوە ئەی چۆنە دەتوانێت بەرگری لە خۆی بکاتن ڕاستە ئەو دەڵێ ئەوە ئەعلامە ئەو ئەعلامی حربە ئەو ئەعلامی حربە بۆی فشاری نێودوڵەتی و فشاری چۆنەڵێ داخلی ئەمریکی و ئۆروپی و عالم لەسەر خۆی دوور بخاتەوە بەڵام تا ئێستا ئێران هێزێکی چۆنەڵێ موشەکێکی سەرباز نوێ ترام نەخوێنینەوە باس نەکەن ئێستا دوایین قسەی ترامپە پۆستێکی نوێ کردووە لە ترۆس سوسیال میدیا ترامپ دەڵێتن هێزی ئەند بێژیتن هێزا دەریایە ئیرانێ دکوریایە دەریایەدا مە نقم کردە مە خەندەقاندیە و ژناو بریە 158 کەشتی بە تەمامی مە ژناو بینە کەشتیên دەریاییان سەربازیان ئیرانێنە چەند کەشتێکن گەلێکێن کێم ماینە بە ترامپ دەژیتن چەند کەشتێکن گەلێکێن کێم ماینە ئەوژی کو ژێرا دەبێژن کەشتیên ئێرشن بلەس یەن دەریایی کو هۆکارە ڤەمانە وانەژی ئەوەیە کو ئەم وانە وەکو هەرەشە ئەشمار ناکەن یعنی ئەمە حساب و ئەم کەشتیە ئەم بەلەمە لچکانە ناکەن ئاگادارە و بژیتن ئەگەر هەر یەک ژوان کەشتیانە گەمارویەدا و گەمارویە کو نزیکە دێ جێبەجێ بیتن دەست بەجێ دێ ژناو بین و بکارانینە هەمان وێ سیستەمێ کوشندە ئەوێ دژی بازرگانên مادەên هۆشبەر دناوا بەلەماندا بەکاردێنن کارێکێ بلەس و درندانە دەبیتن تێبینی ئەوە ترامپ دەبێژیتن کو تێبینی 198.2 یاوان مادەên هۆشبەر بڕێیا ئۆقیانوس یان دەریایی دەهاتنە ناوا ئەمریکا و هاتینە ڕاگرتن ئەوە نوێترین داخوانی و لێدوانên دۆناڵد ترامپینە سەبارەت بە گەمارویە دەریاوانی لەسەر ئیرانی کو تشتێکی نییە هەرچەندە بەریا شەر ئیتر کەسێ بەحسا گەمارویە دەریاوانی نەتکێ گەرویە هورمز نەتکێ ئیتر گەرویە هورمزە ئازاد و یاڤەکیری بۆ ڕۆژانە هەزاران کەشتی هاتووانە چوون کەسێ نەتگوت وەکیل کوردەواریت گوتم ماڵەتەل کیڤەیە ئیتر نەها بۆیە گرەیە کوێرە دناوبەرە ئەمریکا و ئیرانێدا جەنابی لیوان ئێران پێت وایە توانیتی سۆت لەم ئەگربەستەی وەرگێتن بۆ ئەوەی خۆی سەر لە نوێ دروست بکاتەوە شارە موشەکەکان ببۆژێنێتەوە شارە درۆنەکان ببۆژێنێتەوە بە بۆچوونی من هەر چۆنەڵ هەر ئیستراحەتێک هەر هودنەیەک بە تایبەتی لە شەردا زۆر باشە بە تایبەتی ئەو لایەنەی کە زۆر ویستیان هیلاکن ئیسفادەی لێ دەکات بۆی عادەی تەنزیمی خۆی بەڵام لەبەرەوەی ماوەکە ماوەکە زۆر کەمە 2 هەفتە زۆر کەمە و هەروەها شەڕەکەش مناوەشات هەر ڕانەوەستاوە ئەتوانم بڵێم ئێران بەڵام ئیسراحەتێکی باشە بەس هێشتا
باشە بەس باش. بەو شێوەیە نییە بتوانێت بە تەواوەتی چۆنەڵێ هێزی دەریایی یا هێزی سەربازی یا هێزی زەمینی خۆی چۆنەڵێت ڕێک بخاتەوە. ئەی سەبارەت بە ئەمریکا و ئیسرائیل باسەوە دەکەن کە مەخزەنەکانی ئەمریکا و ئیسرائیل چەکیان کەمی کردووە. ئەمە ڕاستە پێت وایە وڵاتێکی وەکو ئەمریکا ینی لە شەڕێکی لەم چەند ڕۆژەیە مەخزەنەکانی کەم بکاتن لە چەک و موشک. واللهی ڕاستە بە بۆچوونی من هەر شەڕێک طبعاً پێویستی بە موشک هەیە، پێویستی بە زەخیرە هەیە، پێویستی بە ئیمتیداد هەیە، پێویستی بە قووەتی احتیاطی هەیە. بەڕاستی لەو ڕۆژانی کابینن بە تەواوەتی هێرشەکان زۆر چڕ و پڕن و زۆر موشکی بەهێز و بە قووەت بەکارێنێ. بەس من لەو بڕایەم ینی بەو شێوەیەش نییە بڵێ وڵای ئەمریکا موشکانی کەم کردووە ڕاستە هەیە بەس ئەمریکا بە دیلی هەیە دایمەن کارگەکانی چەک ئەتوانێت بکرێ ئیمکانیاتی مادی هەیە بە پارێکی زۆری هەیە فەسحێکی باشی هەیە حەساری لەسەر نییە گەماروی لەسەر نییە بە هەمان شێوە ئیسرائیل بە هەمان شێوە جا لەبەرەوە ئەتوانم بڵێم ئەو شەڕەوەندا کاریگەر نییە لەسەرەوەی کە موشەکانی کەمی کردووە یا لەبەرەوە شەڕەکە ڕاوەستێنە یا لەبەرەوە شەڕەکات کەم کاتەوە نزیکەی چ ڕۆژ ئێرشی بەردەوامی ئەمریکا ئیسرائیل بۆ سەر ئێران ئەگەر لە منتەڵقی جەنابەت و خوێندەوەی جەنابەت بۆکەی ئەمریکا لە ڕووی سەربازیەوە چ شتێکی بەدەستخست لە ناو ئێرانە والله من جگە لە وێرانکردنی کارگەکانیان و چیتکیان بەدەست والله بۆ ئەمریکا و ئیسرائیل ینی بەڕاستی کاریگەریکی زۆریان لەسەر ئێران کرد ئەتوانم بڵێم یەک توانیان زیاتر سەرەکانی ئێران ئەوانی بەهێز من قیادەکانیان ئەوە بوو لە ناوبەری ئەوی زۆر ئەوە تاثیرێکی هەم نەفسی و هەم معنەوی و هەم قیادیشی هەیە و هەروەها زۆربەی ئەتوانم بڵێم کە کارگەکانیان زۆر لە وزیان زۆر لە بنەی تەحتیان حاڵەتی نەفسی خەڵکەکە حاڵەتی نەفسی سوپا ینی بەڕاستی تاثیرێکی زۆر زۆری لەسەر ئێران کردووە ئەگەر بەو شێوەیە بڕوە بە حقات ئێران تحملی ئەو وەزعەناکە ئەبێ مەخرەجێ بۆ خۆی بدۆزێتەوە ڕێگای بۆ خۆی بدۆزێتەوە چارەسەری بۆ خۆی بدۆزێتەوە من بە بۆچوونی من فرسەتێکە بۆ ئێران ئەم جارە بە هەر چۆنێ بێ لەگەڵ ئەمریکا بکەوێتە چارەسەر بگاتە حەلێک لەبەرەوەی عینادکردن عیناد باش نییە لەگەڵ ئەمریکا یاخود لەگەڵ ئەو دەوڵەتە زلهێزانە چکم بە حقات ئێران هەم ئەو زمانەی ئێستا ئێران قسەی پێدەکاتن و دانوستاندنی پێدەکاتن ئێران بەرەو نەمان دەباتن واللهی ئەگەر دانوستانەکان بەڕێی من ئێران نەرمی نواندووە دانوستان ڕاستە لەسەرەوە شتێک دەڵێ لەبەر ڕێی عام و لەبەر ڕێی منطقەکە و لەبەر ڕێی عالەمی و لە ژێریشەوە شتێکی تر دەڵێ بە بۆچوونی من هەوڵە بە هەموو ئێران هەوڵەدا بگاتە حەلێک لەگەڵ ئەمریکا چکۆن تاکە چارە سرە بۆی بۆ ئەوی ئێران بمێنێتەوە دەست خۆش جەنابیلیوە ڕێستلیوە محەممەد سابر شارەزای سەربازی لە ستۆدیێت گەلمەدا بوو گەلێکی سوپاسی وادارین چەند ڕۆژێکی تر بانکێش بکەین باسی دوای شەڕ بکەین ئاگربەستش نەمێنێتن ڕێککەوتنێکی یەکجاری دروست ببێتن و خوای گەورەش ئاوێک بەم ئاگرەدا بکاتن و کوردستان پارێزراوە بێت مهم کوردستانە گەلێکی مهم کوردستانە مهم پایتەختە ئینشاءالله ئینشاءالله خوای مەزن کوردستان ئەگەر پارێزی هەر بژیتن